جوانترین سڵاوتان لێ بێ فەرموونی و کورتێک لە هەواڵەکان. برایەکی کاوەگەرمێنی ئاشکرا کرد لەسەر دۆسیە ڕەشەکردن لە ڕۆژنامەنووس کاوەگەرمێنی دادگای بەرای کەلار فەرمانی دەستگیرکردنی بۆ مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکردووە. بە هۆی تەخینەوەی دوو بۆمبی چێنراو لە قەزای دۆستخورمات و 6 کەس کوژران و 20 کەسی دیکەش بریندار بوون. با پێی زانیاریەکانی پامنێری NRT لە دۆستخورمات و تەخینەوەکان سەر لە بەیانی ئەمڕۆ ڕوویان داوە لە مەیدانی ئاژەڵفرۆشان لە گەڕەکی حایتینی قەزاکە. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەڵێ هەرێم با بایەخەوە لە قەیرانی سووریا دەڕوانێت چونکە کاریگەریەکانی ئەو قەیرانە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. دادگای ئەستەنبوڵ لە دانیشتنێکدا لەبارەی دۆسیەی کەچەکەەوە بڕیاری ئازادکردنی 4 گیراوی سیاسی کوردی دەرکرد. با پێی هەواڵێکی ئاژانسی ئەنادۆڵ دادگای باڵای سزای قورسدا ئەستەنبوڵ دانیشتێکی دیکەی لەبارەی دۆسیەی کەچەکەەوە ئەنجامدا کە تیایدا 16 گیرا و 50 تۆمەتبار ئامادە بوون. ئەنجومەنی شارەوانی قەزای خانەخین لە پارێزگای دیالە ڕێگەیان کە قەزاکە پێشوازی لە زیاتر لە 250 خێزانی ئاوارە لە دوو یەکەی داری کردووە کە جێناکۆکن. داواشی لە حکوومەتی ئیتیحادی کرد لیژنەیەک بۆ بەدواداچوونی ڕاستیەکان و پێشکەشکردنی یارمەتی بۆ خێزانە ئاوارانە پێکبێنی. پەرلەمانتارێکی کوتلەی فەزیلە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرکردەی کوتلە سیاسی گەورەکانی تۆمەتبار کرد بە پاکستنی کاری دانیشتەکانی پەرلەمان بە مەبەستی سیاسی خۆتەرخانکردن بۆ تاوکردنی کارەکانیان کە تایبەتە بە لیستەکانی هەڵبژاردن و کاندیدەکانیان. سەرۆکوەزیرانی عێراق تاکیدی لەسەر سەربەخۆی کارەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کردەوە و ڕوونیشی کردەوە پاسەندەکردنی بودجە تا ئێستا نەبووتە بەربەستێک لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمان کە لە کۆتایی مانگی نیسانی ساڵی 2014دا ئەنجام دەدرێت. سەرچاوێک لە پۆلیسی پارێزگایان باڕێگەیان دوای پێشەکاری ئەمنی قەزاکە کە دوێنێ بەخۆ بینی کاوە ژێرزەکانی یاساییشی ناچار کرد بۆ کۆنتڕۆلکردنی بارودۆخەکە بە شێوەیەکی سەرتاسەری لە قەزای حەدیسەی خۆراوای شاری ڕوومادی بڕیاری قەدەغەکردنی سەرتاسەری هاتوچۆی هاوڵاتیان ئۆتۆمبیل ڕابگەێنن پێشنی و ڕۆی ئەمڕۆ هاتوچۆکردن تێیدا ئاسایی بوو. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.